هاوڕێیانی کرێکار لە هەر شوێنێکی دنیا هەن بە بۆنەی یەکی ئایار و ساڵیادی جیهانی قوربانیانی شوێنی کار و هەروەها ئەو مەئساتە گەورەی کە ئەمڕۆ بەسەر بەشەرێتە هاتۆ بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کە زۆربەمانی لە کونجی ژماڵەوە سجن کردووە بە زۆربەی کرێکاران ئەمڕۆ بەشێکی زۆریان خەمی توشبوون بۆ دەردە و کە سیستمی سەرمایه‌داری بەرپرسی یەکەمە و هەنێک لەوانە لە ئازیزان و خۆشەویستانمان لە کیسدا بێ بە بۆنی ئەوانەوە پرسە و سەرخۆشی خۆم بە ئێوە گەێنم بە سەرجەم هاوچینەکانم لە هەر شوێنێکی دنیا هەن. لێرە پێم خۆش بوو کە ئەمساڵ پەیامی ئەمساڵمان بۆ یەکی ئایار ئەگەرچی بەداخەوە کە لە کونجی ماڵەکانمانە پەیامەکانمان ئەگەیەنین بە هاوچینەکانمان، بەڵام شانسیەوەمان هەیە کە بتوانین لە ڕێگەی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیامەکەی خۆمان بە هاوچینەکانمان بگەین لە هەر شوێنێکی دنیا هەن. من ڕاستەکەی چ جای ئەوەی کە بیرهێنانەوەی ئەوەی سەرەتاییەکی ئایار چۆن بووە و چ با بڵین مێژوویەکی خوێناوی لە سیستمی سەرمایه‌داری بۆ کرێکاران تۆماری کردووە و لەم ڕۆژەیە بە درێژایی مێژووی یەکی ئایار هەوڵ دراوە کە ئەم مێژووی خوێناوی سیستمی سەرمایه‌داری بسڕێتەوە و پیشانی بن کە ڕۆژی قوربانیان نییە و ڕۆژی لە دەستدانی گیانبەخەتکردنی ئەو ڕابەرە کرێکارانن شیکاگۆ ئەوانە بسڕنەوە بە یادکردنەوەی بە جەژن و هاتنە سەر شەقام و ئاهەنگ و وەکو هەروەکو چۆن سندیکا زەردەکانی دەستی دەسەڵات و خاوەنکارەکان ئەم ڕۆڵیان گێڕاوە و بە هەمان شێوە لە زۆرێک لە وڵاتانی کە سەرچاوەی هاتنە مەیدانی کرێکاران بوون لە شیکاگۆوانە ئەو ڕۆژە بسڕێتەوە نەبێ بە ڕۆژێکی عوتڵە. بە ڕسمی ناسینی یەکی ئایار لەلایەن ئومەمی متحیدەوە و لە زۆرێک لە وڵاتان کە هێشتا هەر خودی خۆیان التیزامیشان نەکردو بۆی کە ڕۆژێکی با بڵین ئۆتڵی ڕسمیە، هەروەکو چۆن لە کەنەدا و لە ئەمریکا و لە هۆڵندا و لە زۆر وڵاتی تری سەرمایه‌داری هێشتا و ڕۆژە بە ڕسمینە ناسراوە. بەم شێوەیە لەو شوێنانش کە ناسراوە لەلایەن دەوڵەتەوە هەوڵ دراوە کە ئەمە وەکو ئاهەنگ یاد بکرێتەوە. بەڵام ئێمە دەڵێم لە ساڵانی کە ئەم ساڵ تێپەڕبوونی 130 ساڵە بەسەر ئەو یادەیە و هەلومەرجێکی زۆر خراپی جیهانی بۆ کرێکاران هاتۆتە مەیدان، وەزعێکی وای دروست کردو کە ئێمەش بیر لەوە بکەینەوە بەڕاستی ئایا درێژە بە خەباتی ساڵانی ڕابردوومان بین 130 ساڵ لە تەمەنی داواکاری و ناڕەزایەتی و هاتنە مەیدانی ئەو بزوتنەوەیە بەو شێوەی کە ئەمڕۆ لە ئاسی جیهانیە پێویستی بۆ هەیە دەزە ناودەست و جیهانی تر لە لۆکاڵی دەرچین و لە ئاستێکی زۆر فراوانتر بیرۆ بکەینەوە یەکدەست بەرامبەر سیستمی سەرمایه‌داری بوەستین. ئەمانە ئەومان پیشانەیە لە 130 ساڵی ڕابردووە هێشتا بزوتنەوەی کرێکاری بەو ئاواتانە نەگەیشتووە کە لە ساڵی 1800ەکانە خەباتی لە پێناوا کردووە و گیانبەختکردنی بۆ کردووە. ئەو شتانی کە لە هەر شوێنێکی دنیاشەکە بەدەست هاتوێت لە نەتیجەی گەشەکردن و سەرهەڵدانی شۆشەکانی هەر لە کۆمۆنەوە هەتا 6 ئۆکتۆبەر و هەتا ئەوانە بەهێزترین کاریگەریترین شێواز بووە کە کرێکاران توانی بێتیان دەستکەوتیان تیا بەدەستهێنابێت. لە دوای ئەوە ئەگەر سەیرە بکەین جیهان لە دوای حەربی با بڵین جەنگەکانی دوای جیهانی یەکەم و دووهەم و ئەوانەوە کرێکاران بە کۆمەڵێک لە دابەشبوونی کیشوەری جیاوازی نێوان کرێکارانی وڵاتانی سنعاتی گەورەی ئەمپریالیستی و کرێکارانی وڵاتانی هێزیکاری هەرزان جیهان دابەش بووە. لەم چوارچێوەشە سندیکا کرێکارەکانیش دابەش بوون. ئەم سندیکا کرێکاریانە ڕاستەکەی دەور و نەخشێکی وایان بینیوە کە لە جیهانی چینایەتیدا ئەوانیش ئەو ڕۆڵە نەگێڕن کە نوێنەرانی ڕاستەقینەی چینی کرێکار بن و بوون لە بەشێک لە سیستمی سەرمایه‌داری و بە دوای داواکردنی مەطلەبە کرێکارەکان کە زۆربەی کات ئێستا بگرە دواش کەوتون و هەتاوەکو کرێکاران
بە ناچاری لە پشتی ئەوانەوە خۆیان ڕێگەخەنی یاخۆ خۆیان ێنە سەر شەقامەکانەوە بڕیاری مانگرتن و خۆپشاندان و زۆر لەو ڕوبەڕووبەنەوەی کە لە وڵاتانی جۆرا و جۆر لە جیهانای بینین هەر لە ئەوروپاوە هەتا هەژارترین وڵات. ئێمە لە سەردەمانێکە ژیان بەسەرەبین ڕاستیەکەی کە هەتای ئێستا کرێکاران لە زۆر شوێن بۆ نمونە لە سریلانکا بە بۆنی تێپەڕبوونی 6 ساڵ بەسەر داواکاری دەست بەدەستهێنانی ئیجازەی کرێکاران بووی کە ڕێگە بدەن نەقابەکەیان بە ڕسمی کار بکە لە 10 ساڵی ڕابردووە شێوازی لەم جۆرانەمانەبی. بەڵام ئەمڕۆ ڕۆژگارێک هاتۆتە پێشەوە کە مردنی ملیۆنی لەبەر برسێتی لەبەر نەخۆشی بە هەمان شێوە و لە بەرخانە و بێخانە و لانەیی ڕێژەی بێکاری ملیۆنی گەشەی تەکنەلۆجیا بەڕادەیەکی زۆر گەورەکە هەر ڕۆبۆتێ جێگەی هەشت کرێکارەگرێتەوە و ئەمانە هەموون بوون بە لە باتوی ڕۆبۆتەکان ببنە خزمەتی کرێکاران بوون بە مەترسی بۆ سەرژیانی ئێمەی کرێکار و زەحمە چێش. ئێمە خۆمان نەزانین ئەو نەهامەتانی کە جاران با خەباتمان لە پێناوە بکردا بۆ سەلامەتی شوێنی کارەکانمان ئێستا شارەکانیشمان و ناو ماڵەکانیشمان لێمان خەریکە لێمانەکەن بە ئاگر و بەهۆی چونەکەرشەی سەرمایەداری بۆ بەدەستهێنانی قازانجی زۆرتر و زۆرتر و زیاتر و هەژبوونی خۆیان زاڵکەن بەسەر کۆمەڵگەی بەشەریەتە و ململانەی نێوان شەریکە و کۆمپانیاکانی خۆیان خەریکە هەموو بەشەریەتیان خستۆتە ڕەشەیەکی زۆر گەورەوە. لە کاتێکا کە ئێمە یادیەکی ئایارەکەینەوە هەر ساڵی پار ژمارەیەکی زۆر لە بە هەزاران زانای ژینگەیی و ئەوانە یەکێ لە مەسیجەکانیان بۆ سەرمایەداران و ئومەمی متحیدە ئەوە بوو کە لە بەردەستی بەشەریەتە تەنها 13 ساڵ هەیە کە بتوانن بەربەم پیسبوونی ژینگە بگرن و ئەگەرنا گەڕانەوە بۆ دواوە مەحاڵە. ئەمانە هەمووی بەرپرسیارێکی زۆر گەورە خاتە بەردەمی ئێمە ومانانێک کە دیدگایەک یا ئاسۆیەکمان هەیە بۆی کە ڕزگاری بەشەریەت لە بەردەستی بزوتنەوەی کرێکاریایە. کەواتە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە ئایا دەکرێت بەو چەکە کۆنانەوە بەو شێوازە کۆنانەی بە سەندیکا کۆنانەی کە بوون بە بەشێک لە سیستم و دەسەڵات و بیرۆکراتیت ناو جەرگی خۆی خۆیانی خوارد و بۆی ناتوانن ڕزگاریان بێ ئێستا ئەوانە بتوانن کۆمەڵگە ڕزگارکەن. بۆیە من لێرە پێم وایە ئەم پرسیارانە ئەم مەسیجەی ئەم ساڵمان ئامادەکاریەکە کە لەدا هاتووە هیوادارم بتوانین ئەمانە بکەینە پلیمێکی سیاسی و کۆبوونەوەی زیاتری هەڵسوراوان و خەباتکارانی بزوتنەوەی کرێکاری کە بەداخەوە وشەی هەڵسوڕانیان خستە جێگەی خەبات ئەمەش بەشێک بوو لەو لە ناوبردننی ڕۆحی گیانی شۆڕژگێرانی کە بزوتنەوەی کرێکاری بەدەستی و ئەناڵێنێ. ئێمە وەکو خەباتکارانی بزوتنەوەی کرێکاری چۆنی بیرلەوە بکەینەوە کە ڕێگەی تازە شێوازی تازەتر هەروەکو چۆن لە پێش سەدەکانی با بڵین 90 و یا لە سەدەی 90 ئەوانە کرێکاران خۆ بەخۆی خۆیان بیریان لەوە دەکردەوە کە دەست بەسەر کارگەکانیانە بگرن واگە لە نۆبەری کارەکانیانە بیریان لەوا کردەوە کارگەکانیان بسووتێنن دوایی خۆ بیرکردنەوەیان و گەشەکردنی ئاگایی سیاسیان گەشتە ئەو ڕادەیی کە دەست بەسەر کارگەکانە بگرنەوە شۆشەکانی بەدوایە هاو. ئێمە لە سەدەی 20 شاید حاڵی زۆر گەشەکردنی با بڵین بەدەستهێنانی مەتالبە اقتصادەکانمان بووین، بەڵام لە سەدەی 21 ئەم پاشەکشەیە گەورەی کە لە کۆتاییەکانی سەدەی 20 لە 90ەکانە بە ئەم پاشەکشەیەی کە گەورەی کە بینیمان سەرمایەداری لەو مەطلبانی کە بەدەستمان هەیە نەتیجەی ئەوە بوو کە ئێمە دەستمان بۆ چەکە کۆنانەی کە لە نەقابوو ئینە شێوازی بیرۆکراتیەکان و ڕیفۆرمۆ دەستمان پێوەگرتە بوو. بە بڕوای من سەرمایەداری لە 20 ساڵ و 30 ساڵی ڕابردووە ئەوەی لە هەکبەی بوو لەو توانای بوو کردی، ئەوەی کە توانیان ئەوەیە کە لە ئێستا هەیە. کرێکاران دەستیان بەر بۆ ڕداگیرکردنی کارگەکان لە ئەمریکای لاتین لە زۆر شوێنی دنیا. کرێکاران ئەم کاریان خۆ بەخۆ کرد و بەبێ جیاوازیەکی سەرەکی کە هەیان بێ لەگەڵ سندیکاکانە کە ئەوش تەنها چارەسەری حەلی اقتصادیە بۆ ئەوان. ئێمە لە کاتێکین کە پێویستمان بە چارەسەری سیاسی و اقتصادی و ئیجتیماعیە. هیوادارم ئەم بانگەوازە بێ هەوێنی کارکردنی داهاتوومان
و لە دوای یەکی ئایار خەباتەکەمان بگەین بە ئەنجامێک کە بتوانین زیاتر لە دەوری پەرچەمی ڕزگاربوونی بەشەریەت و ڕزگاربوونی ژینگە و ژیان کۆبینەوە. سوپاسانەکەم. هیوادارم یەکی ئایار ساڵی ئایندە یاکی ئایاری سەرکەوتنمان بێت. هەر بژین.